50 پلاک لۆ ماوەی 30 ڕۆژ بە پێکرایی بەجیبێلم 2500 دینار دەسە سا حیسابێت. شتەکە زۆر گەورە کرایە هەمووی لە بۆ ناشرینکردنی یان تانەدانە لەو پرۆژەیە بەڕاستی. ئەگەر کوالێتی بی کە موبایلەکەت فول شەحەم بوو هیچ کارەبا سرف نابی. کە بیدایەت کارەبامان بۆ 20 کاتژمێری ئەو هەیە ناشرین کرد بوو ئەمە دەمانگۆت نابی هیچ تەش پێ بکەین. ئێستا ئەمن وەکو خۆم لە ماڵی خۆم دوو موبەڕیدا برێن تەلەڤیزیۆن سەلاجەم و جەمیدا ئەو 3 مانگەی کە ڕۆیشتیە پارەک بە ڕوبع پارەکم نهایتەوە لەوەی پێشوو کە موریدە لە بۆم دەهاتەوە. بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. ئەم گلۆپە بچووکەی نێو سویس پلاکەکانی کارەبای ماڵان بووەتە باسوخواسێکی گەرمی نێو سوشیال میدیا و تۆڕە کومەڵاتیەکان بە شێوەیەکی گشتی. گوایە ئەگەر بێت و ئەم گلۆپە بچووکەی لە نێو سویس پلاکەکان هەیە بەردەوام پێ بێت ئەو کەسانە ئەو ماڵانەی کە هاوبەشن لە کارەبای 24 کاتژمێری یاخود پرۆژەی ڕووناکی حکوومەتی هەرێمی کوردستان مانگانە پارەیەکی زۆریان بۆ دێتەوە بەهۆی ئەم گلۆپە بچووکەی کە لە نێو سویس پلاکەکان هەیە. من بۆ ڕاستی و دروستی ئەم بابەتە هاتووم لەگەڵ کەسێک کە پسپۆڕێتەکەی بابەتی کارەباییە ماوەی زیاتر لە 20 ساڵە لە بواری کارەبادا کار دەکات و ئەزممونێکی زۆری هەیە زانیاری لە خۆی وەربگرم بزانم ئاخو تا چەند ڕاستە ئەم گلۆپە بچووکەی لە نێو ئەم سویس پلاکانە هەیە بەم شێوە زۆرە پارە بۆ هاوبەشانی پرۆژەی ڕووناکی دێتەوە یاخودنا. کاکەریمم لەگەڵا کاکەریم گەردی سلااو لێبێ کاکەریم ئەم کاتت باش. سڵاو لە جەنابیشتان بە خێراتنی پایتەخت میدیا دەکەم بەخێبێن سەر و سەرچاوم. زۆر سپاس دەکەم. کاکەریم ئەگەر بووم باز بکەی ئەم گلۆپە بچووکەی کە لە نێو سویس پلاکەکاندا هەیە تا چەند ڕاستەکەوە پارەیەکی زۆر بۆ ئەو کەسانە دێتەوە کەوا هاوبەشن یاخود هاوبەشی لە پرۆژەی ڕووناکیان هەیە و کارەبای 24 کاتژمێریان هەیە. بەڵێ پێش ئەوی جوابی پرسیارەکەت بدەمەوە حەز دەکەم باسش کورتی کارەبای 24 ساعتی بکەین بەنسبەت کارەبای 24 ساعتی ئەم بیدایەتی کە بەشداریمان کردیە لەو سیستەمەی دەنگوێشی گەلک زۆر هەبوو یان لە ناو سۆشیال میدیای دانوی شتەکەی لە پێش چاوی خەڵک ناشرین کەن بەڕاستی. بەڵام ئەمە وەکو خۆم وەکو ماڵی خۆم 4 مانگە ئەو سیستەمەمان لەبوو بەسترایە برێن بیتە کارەبامان بیتە 24 ساعتی بێ کێشە. دانانی ئەو سیستەمەش وەکو شارەزایی خۆم لە بواری کارەبا دانانی سیستەمەکەی هەم پارەوەگرتنەکەی ڕاستە بڕەچی کەم پارەکەی زیادە بەڵام بە بەراورد لەگەر مۆلیدەی گەڕەکەکان شتەی تابرەی نازیحە. ئەگەر بینە سەر بابەتەکەی خۆمان ئەو بابەتی ئەو گلۆپە بچووکەی سویس پلاکەکان زۆر باسوخواسەر دەگری دەگوترێت گوایە پارەیەکی زۆر دێتەوە شتیوە هەیە ئەوەشیان هەر لە بۆ فریودانی خەرچیە بەڕاستی لەبەر چونکە گلۆپی سویس پلاک ئەو گلۆپی ناو سویس پلاکی ئەگەر بە گریمانە وەری بگری ئەگەر 1 وات بی کە 1 واتیش نییە لەو ماوەی 30 ڕۆژ لەو 30 ڕۆژەی 50 دینار حیساب دەکرێت. یعنی ئەگەر لەو ماڵی من ئێستا 50 سویس پلاک لۆ ماوەی 1 مانگ بە پێکرایی بەزی بێلم 2500 دینار سەرف دەبی. 50 پلاک لۆ ماوەی 30 ڕۆژ بە پێکرایی بەزی بێلم 2500 دینار دەسە سا حیسابێت. ئەوە لە کاتێکدا 1 واتیش نییە 50 واتە بزەبت بە گریمانە ئەم نێگواتن لە بۆدانەیە. کاکەریم ئەگەر بووم باز بکەی مەسەڵەن بوو نمونە بە ئەم نمونەیە بە زیندوی بهێنینەوە ئەگەر بێت و من وایری شاحینەکەم بە سویس پلاکێکی بەم شێوەیەوە بهێڵمەوە تاوەکو بەیانی مۆبایلەکەم لەسەر شەحندانەوە و تاوەکو بەیانی ئەوە بەجێهێشتەوە لە بیرم کردووە بیکوژێنمەوە. ئەم شێوە بەجێهێشتنە ئەمەیان چۆنە چەند پارە بۆ دێتەوە چەند وات سەرف دەکاتن ئەمەیان؟ بڵێ بە پێی وایری شەحنەکە و کە لە شەحنەکە دەگۆڕدرێ ئەگەر کوالێتی بی کە موبایلەکەت فول شەحەم بوو هیچ کارەبا سەرف نابی. بەڵام ئەگە خراپ بی تەبعاً لە بۆ موبایلەکەی خراپە لە بۆ کارەبا سەرفکردنەکەش بەو شێوەیە نیە ئەوەی خەڵک لە سۆشیال میدیای باز دەکەن لۆ چونکە هەمووی بە پۆینتاتە بە پۆینتات ئەم پێی سەرف دەبی ئەوە نییە ئەوش پێم گوتی شتەکە زۆر گەورە کرایە هەمووی لە بۆ ناشرینکردنی یان تانەدانە لەو پرۆژەیە بەڕاستی بەتەکید ئەو پروپاگەندانەی کە تازە جەنابەت باست کرد هەمووی لە بۆ ناشرینکردنی ئەو پرۆژەیە بەڕاستی چونکە ئەو پرۆژەیە هەتا نێتە ناو ماڵت هەز بە نەزاحەتی پرۆژەکەی ناکەی کە بیدایەت کارەبامان بۆ 20 کاتژمێری ئەو هەیە ناشرین کرد بوو ئەمە دەمانگۆت نابی هیچ تەش پێ بکەین. ئێستا ئەمن وەکو خۆم لە ماڵی خۆم دوو موبەڕیدا برێن تەلەڤیزیۆن سەلاجەم و جەمیدا ئەو 3 مانگەی کە ڕۆیشتیە پارەک بە ڕوبع پارەکم نهایتەوە لەوەی پێشوو کە موریدە لە بۆم دەهاتەوە
دوای ئێستا ئەو سیستەمی پارەوەرگرتنەی کە لە 24 کاتژمێری دانرایە بە کیلۆواتە سیستەمەکی زۆر ناجەحە لە مۆلیدەی کە هیوادارم جەماعەتی مۆلیدە لێمان تووڕە نەبن لە مۆلیدێک کە کارەبای دەدایە ئەتو لە مارێ بای لە مارێ نەبای پێت بکرد بە و پێت نەکرد بە ئەو پارەی لێ دەستاندی بەڵام 24 کاتژمێری ئەوەیە ئەتو کە سەرف بکەی بێگومان پارە لێ دەستینی بەس ئەگە سەرفی نەکەی لێت وەرناگیری باش کاک هەریم ئەگەر باسی ئەوم بۆ بکەیت تۆ یەکێکی لە هاوبەشانی پرۆژەی ڕووناکی حکوومەتی هەرێمی کوردستان کارەبای 24 کاتژمێریت هەیە ماوەی چەند مانگە ئەم کارەبایەت هەیە گەیشتوتە شوێنەکەی ئێوە گەڕەکەکەی ئێوە و مانگانەش چەندت بوو هاتووتەوە بەڵێ ئەو مانگەی ئەو سەرە مانگەی پارەمان لە بۆ نەهایتەوە هێشتا نەهاتێ ساحیسابی بێن لە بۆمان ڕەوانە نەکرایە دەکاتە چارە مانگ مانجی یەکەم و مانجی دووەم لایەن لە 175 و 150کەی 12000 16000 مانجی سێم کە 115 بوو 25000 لە بۆ گەڕابەوە چیت پێ کردووە لەو ماوەیە کە 25000 بەڵێ ئەمە دوو مبەڕێ بەکاردێنین بە مەعەدەلی بێنەوەندێکە لە مارێنە تەلەڤیزیۆنمان هەیە گڵۆپاتمان هەیە سەلازەم و زەمیدەشمان ناکوژێنینەوە مزەخەمان هەیە جار بەسار دڵشۆر بەکاردێنین هاوینە ڕاستی گیزەرمان بەکار نەهینە بەس ئەگەر ینی بەرنامەشی لە بە خۆتدا بنێ ئەو کارەبایە بەو شێوەی نییە ئەوەی خەڵک باز دەکا کە پارەی زۆر لە بۆ بگەڕێتەوە سپاس بۆ جەنابیشتان زۆر بەخێر بێ دەستان خۆش بێ سپاس بۆ کاک کەریم گەردی کە بەڕێزیان پسپۆڕی کارەبان و بە خۆشی بڕوانامەکەی هەر لە بوارەدایە و خۆ ماوەی زیاتر لە 20 ساڵیشە کار لە بواری کارەبایات دەکات هەروەک خۆشی ئاماژەی پێکرد ئەم گلوپە بچووکەی کە لە نێو سویس پلاکەکاندا هەیە ئەگەر 50 سویس پلاکی لەم شێوەیە لە نێو ماڵەکەتدا هەبێتن و بە بەردەوامی و 24 کاتژمێری بۆ ماوەی 30 ڕۆژ بە پێکراوی بیهێڵیتەوە 2500 دینارت بۆ دێتەوە چونکە ئەم گلوپە بچووکە کە خۆی باسی دەکاتن ئەگەر بە 1 وات حسابی بکەی ئەم جوورە پارەیەت بۆ دێتەوە لە کاتێکدا کە گلوپەکە خۆی کەمتر لە 1 بڵێن واتیش بەکاردێتن یاخود سەرف خەرجی دەکاتن کە ئەمە جێگای خۆشحالیە حکوومەتی هەرێمی کوردستان لەم ساتەوەختەی ئێستا ئێمەی تێداین هەوڵ بوو دابینکردنی کارەبای 24 کاتژمێری دەدات لە سەرجەم هەرێمی کوردستان و تەواوی پارێزگا جیاوازەکانی هەرێمی کوردستان کە بووەتە مای خۆشحالی هاوڵاتیان و کارەبای نیشتیمانی بە 24 کاتژمێری لە نێو ماڵەکەتدا هەیە بە پێی ئەو بڕێکە خەرجی دەکەیت پارەت لێ وەردەگیرێت ئەمە جگەلەوەی کەوا ژینگەی هەرێمی کوردستان خاوێنتر بۆتەوە بە حکمی ئەوەی کەوا ژمارەیەکی زۆری مۆلی ئەهلیەکان لە نێو گەڕەکەکان کوژێنراونەتەوە ژینگەیەکی پاکتریشی هەم بە شاری هەولێر و پارێزگای جیاوازەکانی هەرێمی کوردستان بەخشی